هەندانی یەکتر بەبێ گوێدانە پێگا سەرگردە ڕۆحیەکان دەبێت وەک ئەندامی جەستەی مەسیح مامەڵە بکەن کە هەمویان پێویستیان بە یەکتر بۆ ئەوەی بەردەوام بن لە پێگەیشتن لە مەسیحدا. ئەم بنەمایە زۆر کەس دەگرێتەوە، خزمەتکار و سەرکردەکانی ناو کلیسا، مامۆستاکان و قەشەکان، هەر یەکە ڕابەرە ڕۆحیەکان ئەنجامی جەستەی مەسیحن و هەر بۆیە پێویستیان بە باوەڕدارانی ترە کە لە ژیانیاندا پێکەوە بن. پۆلس لە نامەکەیدا بۆ خەڵکی ڕۆما نمونەیەکمان پیشان دەدات کە گەورەترین مامۆستا ڕۆحیەکان کە تا ئێستا ژیاون. سەرەڕای ئەوەش لەم نامەیەدا و لە پێشێکەکەدا بە تایبەتی دەبینین کە دەڵێت پێویستی بە باوەڕدارانی دیکە هەیە بۆ گەشەکردن و پێگەیشتن لە مەسیحدا. ئەمەش هەمومان دەگرێتەوە. پۆلس لە پێشەکی دامەکەدا جەخت لەوە دەکاتەوە کە ئێمە پێویستمان بە یەکترینە بە بێگی گوێپێدان بەوەی کە ئێمە لە چ پێگەیەک داین و ئێمە کەین. با سەرەتا سەری بانکێشتە تایبەتەکەی پۆلس بکەین. لێرەدا بە موشانە قسە بە باوەڕداران دەکات و دەڵێت لە پۆلسی بەندەی ئیسای مەسیحەوە کە خوددا وەک نێردراوێک بانگی کرد و تەرخانی کرد بۆ ڕاگەیاندنی مزگەنیەکەی. ئێمە دەزانین ئیسا بە بانکێشتی زۆر تایبەت 12 کەسی هەڵبژارد بۆ ئەوەی ببنە نێردراو. یەکێکیان کە یەهوزا بۆ خۆی کوشت و ماتیاس جێگای پڕ کردەوە. دوای ئەوە بەرز بوونەوە ئیسا بۆ ئاسمان و دابەزاندنی ڕۆحی پیرۆز کە ماتیاسیان هەڵبژارد. بەڵام دوای ئەوەی پەروەردگار بە مێهرەبانی و نیعمەت و دەسەڵاتی خودایی خۆی پۆلسی بە نێردراو ناوبرد، پۆلس بانگی کرد بۆ ئەوەی کە ببێتە نێردراو. ئەمە بانکێشتێکی زۆر تایبەت بوو بۆ ئەوەی ڕاستیەکە دووپات بکاتەوە کە پۆلس بەڕاستی نێردراوە. چەند نیشانەیەکی هەبوو کە لەلایەن گیانی پیرۆزەوە پێی درابوو بۆ دڵنیابوونەوە لەم ڕاستیە. نیشانەکانی پۆلیسی نێردراو ڕاستیەکەی نامەکەی و گۆڕانکاریەکەی کە نووسیوێتی پیشانی دەدەن و خۆی دەڵێت لەو پەڕیدیان بەخۆگرتنا ئیدامەی نێردراو بوومە نێردراو لە تواناکانی ئەنجامدان بە نیشانە و کاری مەزن و پەرجوو. پۆلس بە شێوەیەکی زۆر تایبەت بەهرەمەند بوو و لەگەڵ باقی باوەڕدارانی تر و هەڵبژاردراوەکان بوونە نمونەیەکی نێردراوی تایبەت. ئەم وشەیە شێوەیەکی گشتی بەکار هاتووە و ئاماژەدان بۆ کەسانە دەکات کە پەیمانەکە هەڵدەگرن. بەڵام لێرەدا باسی ئەو کەسە دووبارە دەکەینەوە کە مەسیح وەکو نێردراو هەڵی بژاردون و بە نیشانە و موعجزە و هێزەوە پشتگیریان دەکات. بەڕاستی ئەمانە ئەو پەرجوانن کە پۆلس توانایی لەگەڵ پەترۆس بە ئەنجامدانیانی هەبوو، وەک زیندووکردنەوەی مردووەکان، چەندین پەرجووی تر و دڵنیابوون لەسەر بانگەوازە تایبەتەکەی خۆی. لێرەوە پۆلس لە سەرەتای نامەی ڕۆمادا خۆی وەک نێردراوێک ناسان کە بۆ ئینجیلی خوددا تەرخان کراوە. پاشان سڵاوێکی زۆر دڵسۆزانەی لێکردن و وتی بۆ هەموو ئەوانەی خۆشەویستی خوددان لە ڕۆما دەژین، بان کراون بۆ ئەوەی پیرۆز بن، با نیعمەت و ئاشتی خودای پەروەردگارمان و عیسای مەسیحی خاوەنشکۆ لەگەڵ ئێوە بێت. پۆلس دەڵێت ئەو کەسانەی کە پێیان دەوترێت پیرۆز، کەسانێکان پێیان وایە کە لە مەسیحیەتدا پیرۆزەکان کۆمەڵە کەسی زۆر تایبەتن کە خۆیان لە دنیا دابڕاندوە، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە هەموو باوەڕداران پیرۆزن، هەروە هاواتای ئەوەیە کە پیرۆزکراوە و دەستنیشان کراوە. وشە یۆنانیەکەی هاگیۆس بە واتای پیرۆز دێت، چونکە خوددا هەمومان لە مەسیحدا وەکو پیرۆزکراوێک تەواو دەبینێت. ئەمە بەو مانایەیە کە ئێمە ژیانێکی پڕ و تەواو بژین، بەڵام ئێمە بەردەوام لە گۆڕانداین، کەواتە ئێمە وەک پیرۆزکراو جیاکراوینەوە. هەر بۆیە پۆلس ئەم وشەی بەکارهێناوە. لە پەیمانی نوێدا 3 وشەی بنەڕەتی هەن کە باس لە باوەڕداران دەکەن. وشەی یەکەم قوتابیەکانە. ئەوە سەرەتا لە کتێبی کرداردا 30 جار باسی وشەی قوتابیەکان هاتووە. ئەمە یەکەم ناوی باوەڕداران بوو، قوتابیەکان. بەڵام لە دواییدا کتێبی کردار جارێکی تر ئەم وشەیە نابینینەوە. بەڵام وشەی ئادڵفی وشەیەکی یونانیە و دەتوانرێت بە خوشک و برا وەربگێدرێتەوە. لە کۆتاییدا وشەی سێهەم پیرۆزەکانە، هەندێک وشەی تریشان، بەڵام ئەم 3 وشەیە سەرەکین. پۆلس لێرەدا وشەی پیرۆزکراوان بەکاردەهێنێت. کاتێک لەگەڵ باوەڕدارانی ڕۆمادا قسە دەکات، پۆلس پێش ئەوە نەدەچوە ڕۆما، بەڵام زۆر بە پەرۆش بوو بۆ سەردانیکردنی باوەڕدارانی ئەوێ. بۆیە پۆلس ئەم نوێژە گەرمەی نووسی لە کاتێکدا لە گەیشتنی مزگەینیدا بوو لە کۆرنسۆس. ئامانجی ئەوە بوو بچێتە ئۆرشەلیم و دیاری مادیان بۆ بەتەروەها دەیویست بچێتە ئیسپانیا و بەلای ڕۆمادا تێپەڕێت و سەردانێکی باوەڕدارانی ئەوێش بکات. بۆیە ئەم نوێژە دەخوێنینەوە. سەرەتا لە پێناوی هەمووتان بەهۆی عیسای مەسیحەوە سوپاسی خوددام دەکەم، چونکە باوەڕتان لە هەموو جیهاندا بڵاوبووتەوە. خوددا ئەوەی بەڕۆحم خزمەتی دەکەم لە جاردانی مزگەینی کوڕەکەیدا شایەتی منە کە چۆن بێبڕانەوە یادتان دەکەم و بەردەوام لە نوێژەکانمدا دەپاڕێمەوە کە هیچ نەبێت ئێستا بە خواستی خوددا بۆم ڕێکەوێت بێمەوە بۆلاتان. پۆلس
دڵنیایی لە ڕۆحی پیرۆزەوە ئەو بوو کە دەچێتە ڕۆما، بەڵام ئاواتی دەخواست و نوێژی دەکرد کە سەردانی ڕۆما بکات. بەردەوام دەبێت و دەڵێت تا مەزرۆی بینینی ئێوەم تاکو بۆ جێگیربوونتان بەهرەی ڕۆحیتان بدەمێ. سەرنج بدەن چی دەڵێت؟ هەمووتان پێکەوە بە یەکترین هان بدەن، ئێوە بە باوەڕی من و منیش بە باوەڕی ئێوە. ئەمە بڕگەیەکی زۆر گرنگە، پەیوەستە بەو بنەمایەی کە باسی دەکەین کە هاندانی یەکترە. پۆلس ئەم ئارەزووی هەبوو نەک ئەو هانیان بدات، بەڵکو ئەویش بەوان هان بدرێت بۆ ئەوەی هەمویان پێکەوە لە مەسیحدا گەشە بکەن. لێرەدا پرسیارێکی زۆر گرنگمان هەیە، ئەویش ئەوەیە چۆن ئەم کەسانە بوون بە باوەڕدار. گفتوگۆیەکی گەورە لەسەرم بابەتە لە نێوان زانایانی کتێبی ئینجیلدا هەیە، بەڵام خاڵێک هەیە کە ئێمە دەزانین، ئەویش ئەوەیە کاتێک ڕۆحی پیرۆز لە ڕۆژی پەنجاهەمدا دابەزی و نێردراوان بە زمانی جیاواز قسەیان دەکرد. کتێبەکە دەڵێت کە خەڵکی ڕۆما لە ئۆرشەلیم هەبوون، لەبەر دەمماندا نەخشەی ئەو گەلانە هەن کە لە ڕۆژی پەنجاهەمدا ئامادە بوون. سەردانکەران لە ڕۆماوە هاتبوون، زۆرێکیان ئینجیلیان قبول کرد و کاتێک گەڕانەوە بۆ ڕۆما لەوێ کلیسایان دەست پێ کرد. بەڵام هەروەها لە ماوەی 25 ساڵ خزمەتەکەی پۆلستا زۆر کەسی ناسی کە لە ڕێگای خزمەتەکەیەوە هاتنە لای مەسیح و دواتر چۆنە ڕۆما و لە ڕاستیدا کۆتایی ئەم نامەدا دەبینین کە پۆلس باسی 28 کەسی کردووە کە بە شێوەیەکی تایبەتی لە ڕۆما ناسیونی 26 کەسیان بە ناوی خۆیانەوە ناویان هێناون. ئێمە دەزانین کە خەڵکی هێناوە بۆ لای مەسیح و وەکو ئەکیلا و پرسکیلا کە لە ڕۆمەوە هاتبوون بەهۆی فەرمانێکی ڕۆمانیەوە دژی جوولەکەکان. پۆلس ئەوانی هێنا بۆ ناسینی مەسیح لە کۆرنسۆس، دوایەوە چون بۆ ئەفەسۆس و دوجار گەڕانەوە بۆ ڕۆما. کاتێک پۆلس ئەم نامەی نووسی سڵاوی لێکردن چونکە هێشتا کلیسا لە ماڵەکەیان کۆ دەبەوە. زۆرجار کاتێک ماڵەکەیان بەجێ دەهێشت، ئەو خزمەتکارانی کە ناجوولەکە بوون ئاگاداری ماڵەکەیان بوون تا خاوەن ماڵەکە دەگەڕایەوە. لە ڕۆما باوەڕداران زۆر بوون، چاوانەی باوەڕدارن هێشتا ڕۆژی پەنجاهەمدا باوەڕیان هێنابوو، یان ئەو خزمەتکارانی کە پۆلس لە کلیسادا بۆ گەشەکردن ناساندەبوونی. پۆلس پلانێکی هەبوو کە دەیویست سەردانیان بکات، بۆیە ئەم قسانەی وت کاتێک ئەمەم تەواو کرد. لێرەدا مەبەستی چۆنیەتی بۆ ئۆرشەلیم و گەیاندنی بەخشینەکەیە، ئەم بەرهەمم بۆ مۆرکردن. هەروەها خەریکی کۆکردنەوەی ئەم بەخشینە بوو بۆ ئەو ئیماندارانەی لە ئۆرشەلیم کە پێویستیان پێی بوو. لەسەر ڕێگان بۆ ئیسپانیا سەردانتان دەکەم، دەزانم کە دێمە لاتان، بۆیە بە پێ بەرەکەتی مەسیحەوە دێم. ئێمە کۆتایی چیرۆکەکە دەزانین کە بەڕاستی سەردانی ڕۆمای کردووە، بەڵام نەک وەک ئەوەی کە بیری لێ دەکردەوە، بەڵکو دوو جار وەکو دیل چوو بۆ ئەوێ. ئەوەندەی ئێمە دەزانین نەچوە ئیسپانیا مەگەر لە ماوەی نێوان دوو زیندانیکردنەکەدا چوو بێت، بەڵام هیچ ئاماژەیەکمان نییە کە بەڕاستی چوو بێتە ئیسپانیا. بەڵام ئەوەی ئەمانەوێت جەختی لەسەر بکەینەوە ئەوەیە کە بنەمای پەیوەندی تایبەتی ئەو لەگەڵ باوەڕداران و ئارەزووی ئەو بۆ بوون لەگەڵیاندا سەری هەڵگرتەوە. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەوەیە کە چێژ لە هاندانی یەکتر وەربگرن. با دووبارە ئەوە بخوێنینەوە کە لە بەشی یەک نووسیوێتی لە ئاەتەکانی 11 و 12 تا مەزرۆی بینینی ئێوەم تاکو بۆ جێگیربوونتان بەهرەی ڕۆحیتان بدەمێ، هەمووتان پێکەوە یەکتری هان بدەن بۆ ئەوەی بە باوەڕی ئێوە و منیش بە باوەڕی ئێوە هان بدرێن. یەکێک لە گرنگترین نیشانەکانی نێردراو کە نەک تەنیا لە پۆلس بەڵکو لە نێردراوەکانی تریشدا دەیبینین هێزی خودایی و بەخشینی بەخششە و ڕۆحیەکانە. کاتێ جارێک لە جارەکان ئاماژە بە تیمۆساوس کردوتی بە ڕۆحی پیرۆز توانین بەخششێکی ڕۆحیت پێ بدەم. لە ڕێی بانگەوازی نێردراوەکەیەوە ویستوێتی چەند بەخشینێکی ڕۆحیان پێ بدات کە یارمەتیان بدات بۆ هەندانی یەکتر، هەروەها خۆشی هاندانی ئیمانداران دەدات. پرسیارەکەمان بۆ تێفکرین و جێبەجێکردن ئەمەیە، هەرچەندە ویستی خوددا بۆ سرکردە ڕۆحیەکان ئەوەیە کە ئەوان شوێنی گەلەکەی بن، بەڵام بۆچی گرنگە هەموو باوەڕداران خزمەتی یەکتر بکەن. پۆلس لە ڕۆما بەشی 12 لە ئاەتەکانی 4 و 5 باسی ئەم بابەتەکە دەکات و دەڵێت وەک چۆن لە یەک جەستەدا ئەندامی زۆرمان هەیە، لێرەدا وێنەی جەستەی مرۆڤ بەکاردەهێنێت، بەڵام هەموو ئەندامەکانیش یەککاریان نییە. چاو و گوێ و دەست و قاچ و هەروەها وێنەکە بەکاردەهێنێت. ئێمەش بە هەمان شێوە هەرچەندە زۆر بین هەر باوەڕدارێک بە پەیکبوون لەگەڵ مەسیح ئەندامی یەک جەستین و هەر ئەندامێک پەیوەست ئەندامەکانی تر بگرێتەوە و پشتی بگرێت. لێرەدا دەڵێت بەبێ گوێدانە ڕۆڵی ئێمە لە جەستەی مەسیحدا پێویستمان بە یەکترە، چونکە ئێمە ئەندامی یەک جەستین. پۆلس ئەم جەستە فراوانتر دەکات و ئەوە هەمووی باوەڕداران بە شێوەیەکی نایاب دەگرێتەوە کاتێک بۆ ئەفەسۆسیەکان دەنووسێت و دەڵێت ئێوە هەموو جەستەی ئەون. جارێکی تری لێرەدا هەمان وێنە بەکاردەهێنێت و کڵێسا جێبەجێ دەکات. بەهۆی مەسیحەوە هەموو کڵێسا لە خۆشەویستیدا گەشە دەکات و
خۆی بنیاد دەنێت وەک چۆن ئەندامەکانی لەشی مرۆڤ تێک هەڵکێشراون کە بە جونگەکان بە یەکەوە بەسراونەتەوە لە هەمان کاتیشا هاوکاری یەکتری دەکەن جارێکی تر ئەم بنەمایە دووپات دەکەینەوە دەیڵێینەوە و یخێنەوە بیری خۆمان بەبێ گوێدانە پێگا سەرگەردە ڕۆحیەکان دەبێت وەک تەنیا جەستەی مەسیح مامەڵە بکەن کە هەمویان پێویستیان بە یەکترە بۆ ئەوەی بەردەوام بن لە پێگەیشتن لە مەسیحدا بەبێ گوێدانە ڕۆڵی ئێمە لە ناو جەستەی مەسیحدا پێویستمان بە یەکترە بۆ گەشەکردن و پێگەیشتن لە مەسیحدا